نازم پارچە زێڕەچیان بردیە لە داکەم هەرەوەندە ئەوەی ڕاستی بی بەو ڕۆژی لەیلەة القەدرەی بە مانجی ڕەمەزانی الحەمدولله سوپاس و ستایش لۆ خوای گەورە بەس بە خۆمان قوتار بەس دەستەمان قوتار بووە نە جلمان نە پارە نە یعنی تقریبا من سێتەپەکەم هەیە ئی پیسی نازانم دوای ئەگەر پیشان بدەن لە کنەخۆتان ینی پارەی زۆرم لێ سەرف کردبوو هیچ شتێک نەما هیچ هەمووی بیتە پێش ئەوە نەبوون کەلوپەلەکانی جەنابەت وایە بەڵێ ئەوە تقریبا مۆنیتەرەکەم ئەو مۆنیتەری دووەمە ئەوەش مێزی ئاری گەیمینجی ینی هەموو لە تقریبا من لە منداڵیەوە هەموو هیوایەتەکەم لە منداڵی هەموو هیوایەتەکەم ئەوە بوو کۆمپیوتەری بکڕم الحەمدولله هیوایەتەکەم بە ئیشکردنی خۆم لە مانجیدەوە یعنی ئەوە کردو ئینامەدی ئینشاءالله خوا تعویزمان دەکاتەوە لە مانجی ڕەمەزانێ لەو ڕۆژە لەیلەة القەدری الحەمدولله خوا هەموو لایەکمان